بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکومەت هێرێم لە بریهێنانەوەی پارەکانی دەرەوە خەریکی بڕینی گیرفانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە تویتەر ڕایگەیاند لە ساڵی 2016 لە سەردانێکیاندا بۆ سویسرا باڵێزی عێراق لە سویسرا پێڕاگەاندون کە بەرپرسانی پارتی ویکێتی 7 ملیار دۆلاریان لە بانکەکانی سویسرا بوونی هەیە. ئەو کات ڕۆژنامەنووس عارف قوربانی لە نووسینێکدا باس لەوە دەکات کە لە ساڵی 2023 پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق 3 ملیار دۆلاری بۆ هەرێمی کوردستان نردووە، بەڵام لە نێوان پارتی ویکێتی بەش کراوە و لە ساڵی 2011 4 ملیار دۆلار شیرینی نەوتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە نێوان پارتی ویکێتی دابەشکراوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی موچەخۆران دەبڕێت، بەڵام ڕێگەی تر بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە ناگرێتە بەر. بەمیان دەرێک لە بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ لەسەدەی سەرکی، هەروە لە هەولێرەوە جەلال محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان کە بەپێی یاسا باڵاترین دامەزراوەیە لە هەرێمی کوردستان بڕیاری کەمکردنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیدا بە ڕێژەی 121 کە ئەم بڕیارەش هاوشێوەی بڕیاری پاشەکەوتی موچە نیگەرانی زۆری لای موچەخۆران دروست کردووە. هاوکات ئەم جۆرە بڕیارانە بە تاگلایەنانە و بەبێ گەڕانەوە بۆ ڕای پەرلەمان و بەشێک لە فراکسیۆنەکان و پەرلەمانتارانی نیگەران کردووە و ئاماژە بەوە دەکەن کە ئەمە دەستبردنە بۆ قوتی خەڵکو و پەیوەندی بە چاکسازیەوە نییە. چاکسازی ڕاستەقینە بریتێ لە بڕینی موچەی بندیوار و دوو موچە و موچەی نایاسایی. بەوتەی بەرپرسانی حکوومەت ئەمە بۆ تەنها مانجێکە، بەڵام هیچ جۆرە ئومێدێک و جۆرە متمانەیەک لە نێوان حکوومەت و خەڵکدا نەماوە، لە نێوان حکوومەت و فەرمانبەران و موچەخۆراندا نەماوە. یعنی مەترسی ئەوەی هەیە ئەم جۆرە کەمکردنەوە و دیاریکردنی ڕێژەیە بەردەوام بێت، چونکە لە هەموو ئەگەرەکانی ڕێکەوتنی حکوومەت و نێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی ناوەندە بەو شێوەیەن تا ئێستا کە حکوومەتی ناو نەچێتە ژێرباری ئەو بڕەداهاتەیە کە حکوومەتی هەرێم داوای کردو. درەنگکەوتنی موچە لەلایەک و کەمکردنەوەی موچەش بە بیانووی جۆرا و جۆر لەلایەکی ترەوە گوزرانی فەرمانبەران و ژیانی هاوڵاتیانی بە تەواوەتی زەحمەت کردووە و فەرمانبەران دەڵێن چاکسازی دەبێت لە داهاتی نەوت و خاڵە سنوورەکان بکرێت، نەک تەنها دەستبردن بۆ شایستەدارایەکانی فەرمانبەرانی ڕاستەقینە. بڕینی 121 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەداخەوە بڕیارە ئێمەی وەکو فەرمانبەران شۆک کرد، چونکە ئێمە لە بری ئەوە چاوەڕی چاکسازی گەورە بووین، چاوەڕی ئەوە بوون چاکسازی لە داهاتی گومرگ و خاڵە سنووریەکان و هەروەها داهاتی کۆمپانیە نەوتیەکان بکرێ، هەروەها داهاتی ئەو چەندین ساڵێک کە پارەی کوردستان بە فیڕۆدراوە ئەو پارەی ئەو کۆمپانی حیزبیانەی کە لە وڵاتەدا بدراوەتە دەرەوە ئەوانە بێتەوە، ئەوەی ستەم دروست دەکات بێدەنجی خەڵکە. جا هیوادارین بەڕاستی ئەو خەڵکەش وەکو مافێکی سەرەتایی خۆی داوای مافی خۆی بکاتن. من فەرمانبەرێکم 20 ساڵم خزمەت هەیە، بەڵام دەبین حکوومەت لەو ماگەدا نزیکەی 400,000 دینار لە بەرچی من بڕیوە. من دڵنیام ئەو 400,000 دینارە ناچێتەوە بۆ خەزێنی حکوومەت، بەڵکو دەچێتەوە بەرچی کابرایەک بە شێوەیەکی نایاسایی خانەنشین کراوە یان کەسێکی بندیوارە لە ماڵ و دانیشتە و پارەی من وەردەگرێت. ئەو بڕیارێکە دراوە لەسەر بڕینی موچەی فەرمانبەران کە لە کاتێکی ئاوهادا کە ئێمە لە قەیرانێکی تەندروستی داین و هەروەها لە قەیرانێکی داراییدان بەڕاستی ئەمە ئەگەر بندرێت ناو بندرێت هەنگاوی چاکسازی، بەڕاستی چاکسازی بەم شێوەیە ناکرێت تۆ یەکەم هەنگاو بێی لە بڕینی موچەی فەرمانبەرانەوە دەست پێ بکەی. بۆچی؟ چکە ئێمە ئێستا فەرمانبەری قوربەسەر لە ماڵەوەی کەرەنتی نەکراوە، نە ئیش هەیە، نە کار هەیە، نە معاشی هەیە. ئێمە ئەگەر تەماشا بکەین لە مانجی 5ەوە واتە پێش جەژنی قوربان موچەیەکمەوە وەرگرتووە، جژنی ڕەمەزان هات دەبێت جژنی قوربان هات دەبێت بە 2 مانگ کە ئیش نییە. بڕینی بەشێک لە موچەی فەرمانبەران بە وتەی بەرپرسانی هەرێم تەنها بۆ مانگی شوبات دەبێت، بەڵام بەهۆی نەبوونی سیقە و متمانەی حکوومەت لای هاوڵاتیان و دروستکردنی چەندین سیناریۆی هاوشێوەی ئەم بڕیارە وای کردووە هاوڵاتیان و موچەخۆران بە گومانەوە لەو کارانەی حکوومەت بڕوانن. ئەم بێ متمانەیەش لە کاتێک کۆتایی دێت کە ئەم حکوومەتە سیقە و متمانەی لای هاوڵاتیان بۆ بگەڕێتەوە کە ئەمەش لەم کاتەدا زۆر ئەستەمە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە ڕووی یاساییەوە لێبڕینی موچەی موچەخۆران چۆنەوە ئایا ئێستا کە حکوومەت ئەم بڕیاریداوە چی پەرلەمان یاخود دادگای داری دەتوانێت ئەم بڕیارە هەڵبۆشێنەوە ئەگەر بیانەوێت؟ بەڵێ سوپاس بۆ تۆ سڵاوم بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان. ئەم موچەی فەرمانبەران بە یاسا ڕێکخراوە بۆ نمونە نوێترین یاسای موچەی فەرمانبەرانەی دەوڵەتی ژمارە 20 ساڵی 2010 لە عێراق کە ئەم یاسا لە حکوومەتی اتحادی دەرچوو لێرە شکاری پێکرا لەو ساوە تا ئێستا کەواتە شتێک کە بە یاسا دەرچوو لە دەسەڵاتی حکوومەت نییە ئەنجومەنی وەزیران نییە بێ بە نیزامێک چکە ئەنجومەنی وەزیران نیزام دەردەکات سیستەمێک دەردەکات ڕێنمایی نیزام و ڕێنمایی نیزام و ڕێنمایی ئاستیان نزمترە لە ڕووی قانونیەوە قیمەتیان نزمترێ لە قانون ناتوان دەستکاری قانون بکەن پێچەوانەی قانون شتێک دەکەن چۆن قانون ناتوانێت مەسەن لە عێراق ناتوانین قانونێک دەکەین بە پێچەوانەی دەستور لە بەرەوەی دەستورێک بەرزترە بە هەمان شێوە لە دەسەڵاتی حکوومەت نییە کە بێ ئەم قانونەی کە لە بەغا دەرچووە لێرە ئیشی پێکراوە بەبێ ئەوەی هیچ ینی ئەوەی کە لە مادەی 120 عراقی هاتووە دەڵێ هەرێمی کوردستان بۆ هەیە تعدیل لە تطبیقی قانونی اتحادی بکە ئەوەش نەکراوە وە خۆی جێبەجەکراوە بۆیە ئێستا ئەگەر بمانەوێ ئێمە ئەم قانونە دەستکاری بکەین بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ئیشی حکوومەت نییە بپێویستەکەەوە لە ڕێی پەرلەمانەوە بکرێ لە ڕێی پەرلەمانەوە بکرێ بەڵام ئێستاکەوەی کە کراوە چۆن دەتوانێت هەڵبۆشێنرێتەوە بۆ نمونە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان یعنی بەڕاستی دام و دەستگای حکومڕانیمان نییە بەڵکو حیزبی حکومڕانیمان هەیە بنەماڵەی حکومڕانیمان هەیە دوور لە دام و دەستگای دەستوری دوور لە دام و دەستگای قانونی کە حکمی خەڵک بن بە پێی موەسسات بە پێی یاسا و پێی ڕێنمایەکان بۆیە ئەگەر ئێمە لە کوردستان خاوەنی دام و دەستگای حکومڕانی باین لە ساڵی 92 تا ئێستا شتێکمان دیار دەبوو ئەسڵەن ئێمە تا ساڵی 2006 ئەگەر هەموو قانونەکانی هەرێمی کوردستان کە دەرچووە لە پەرلەمان بخوێنەوە یەک قانونی بودجەیتیانە ساڵێکە قانونی بودجەی بۆ دەرچوو لە دوای 2006 لە 2007 ئەوانەوە یاسای بودجە دەرچووە ئەویش زۆری بڕە بودجەکە ئیراداتی واریدات و داهاتی ئەو بودجەیە ئەو بەشە بۆوە کە لە حکوومەتی عراقی دراوە بە هەرێمی کوردستان یعنی ئەگەر بودجەکە مەسەن بودجەی هەرێمی کوردستان 13 تریلیۆن دینار بوو بێ 12 تریلیۆنی لە حکوومەتی عراقیە وەرگیراوە باش معقول لە هەرێمی کوردستان هیچ داهاتیشتری نەبووە جگەلەوە زەمە بەس ئەمە دام و دەستگامان نەبووە ئێمە ئەگەر پەرلەمان بووایە پەرلەمانێکی ڕاوێژکاری نەبێ پەرلەمانێکی خاوەن دەسەڵاتی فعلی بێ و نوێنەری ڕاستەقینەی خەڵک بێ ئەمە چاوی میلەتە دەبێ بزانێت داهاتی میلە لەکوێوە دێ ئەم پارێت لەکوێوە دێ چۆن سەرف دەکرێت وەک وتم لە دوای 2007 کە قانونی بودجە دانراوە ساڵانە بە شێوەیەکی شکلی دانراوە هیچ وردەکاری تیان ئێستا لە 2014 شێوە شکلی شەر نەماوە ئەوەش نەماوە کە پێویستە هەر قانونی بودجەکە کافی نییە میزانێ بەڵکو پێویستە حسابی کۆتایی ساڵانەش بە قانون بە پرۆژەیەکی یاسا پێشکەشی پەرلەمان بکرێ مەسەن ئەو ساڵی ڕابردوو کە ئێمە داوای مەسەن میزانی ئێستا بڵێ بۆ ساڵی 21 بکەین لە پەرلەمان وەکو حکوومەت داوای میزانی ساڵی 21 بکەین پێویستە لە کۆتایی ئەم ساڵی 20 حسابی ساڵی 20 تەقدیم بکەین بۆ پەرلەمان بزانین پارەکە چۆن سەرف کراوە چکە ئەوەی کە وەکو میزانی دیاری دەکرێت تەخمینە تەقدیرە بەڵام فعلیەکە ئەوەیە کە سەرف کراوە ئەوەی هاتوتە دەست لە حسابی ختامیەکە ئەمەمان نەبووە ئەگەر پەرلەمانێکی فعلی هەبێ یاخود دادگە دەتوانرێت ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە ئێمە لە پەرلەمانمان ینی دادگامان سربەخۆ نییە دەسەڵاتی دادوەریمان سربەخۆ نییە پەرلەمانمان خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینە نییە ئەوەی کە حکم دەکات لە هەرێمی کوردستان حیزبە حکومڕانەکە حیزبەکانن بنەماڵەکانن ئەمانە حکم دەکەن دەسەڵات لای ئەمانەیە بۆیش تۆ مەسەن بەو شێوەیە ئێستا سیر کە مەسەن لە بەغا لەوێش وەزئی مادی ئێستا کێشە هەیە بەڵام تا ئێستا پارەی خەڵک موچە خۆران خانە نشینان بەردەوامە تا ئێستا ماڵێن مەسەن چەند زاریش لێ مەسەلەی کەمی داهات ڕوبەڕوویان بووتەوە ئەزمەی دارایان ڕوبەڕوو بووتەوە خۆ هەرچەند عراقی وڵاتێکی گەندەڵە بەڵام لەو ڕۆوە لێرە موئەسساتی ترە بەڕاستی ئێمە لە دەرەوەی ینی موئەسساتەکەمان تەنها شتێکی شکلیە ئەجینا خۆشیان حیزبەکان هیچ قیمەتێکیان بۆ دانەناوە بۆ موئەسساتانە چونکە ئەگەر ئەم قیمەتی هەبێ مەسەن پەرلەمان لەگەڵ ڕێزم مەکانەتی بێ خاوەن دەسەڵات بێ قبوڵ ناکە بۆ نمونە بڕیارێکی وا دەردەچێ دێبانجی حکومەت دەکات لەسەر چه ئەساسێک تۆ ئەم بڕیارەت داوە
ئێستا هیچ نییە ئەوە چەند لە مێژە مەسەنکە ئەوە دوو مانگە آخر منطق نییە تۆ مەسەن من واموەکو مامۆستایەک لە 25ەوە معاشم وەگرتووە موچەم وەگرتووە بەڵام ئێستا ئەو بەرەو مانجی داخلی مانجی حەو دەبین ئێستا معاشیشتم وەرنەگرتووە بەو شتێک کە بڵاویشیان کردەوە لە دوو مانجی پێچە ئەگەر بەو بڕینەوەش من و هەموو فەرمانبەران وەگرن باشە ئەمە ئیشی پەرلەمانە بێت لێ پێسینەوە لە حکوومەتە بکە بۆچی دۆخی دارایی هەرێم بەو شێوە گەیشتووە ئەم مەسوولە باشە ئەم حکوومەتە نهاتوە کارنامەی خۆی تەقدیم نەکردووە باوری دارایی هەرێمەکە دیار نەبووە لە دەستی چۆنی دەکەرەچوو دوای ئێمە وڵاتێکین بەڕاستی ئەمە یعنی بەو وەزعەوە ئەوەندە گەندەڵیمان زۆرە ئەوەندە ناشەفافیمان زۆرە بەو ئوسلوبە ئێمە ناتوانین چارەسەری وەزعەکە بکەین چونکە زۆر گەندەڵیەکان زۆر لە وەزیاترە کە تۆ لە موچەی فەرمانبەران ببڕی بتوانی ئەم کلێنانە پڕکەوە ئەگەر بوارە بێ دوایی دواتر دەگرم بۆ لای بەڕست کاک جەلال جەنابیشی بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە مەسلەی بڕینی موچەی فەرمانبەران لە پەرلەمان هیچ هەوڵێکەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم بڕینەوە پێتان وانە ئەم بڕینە نایاساییە یاخود بۆ لە کۆبوونەوەی سپێک کە پەرلەمان شتێکی لەم شێوەیە ناکرێتە بەرباس و گفتوگۆ بەناوی خوای گەورە سلااو بۆ ئێوە سلااو بۆ میوانەکەتان سلااو بۆ بینەرانی ئێوە دیارە دەزانرێت بینێ پەرلەمانی کوردستان کۆوە بێتەوە و بەرنامەی کاردیاری کراوە بەڵام ئەوەی کە گرنگە و منەوەی قسەی لەسەر بکەم بابەتی بڕینی موچەی فەرمانبەران لە چوارچەوەی هەم قانونی چاکسازینیەوە هەم بەڕاستی ئێمە تا ڕادەیەکی باش وەکو فراکسیۆنی گۆڕان نیگەرانین لە بابەتی بڕینی یان با بڵین کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر بۆ ئەو مەبەستەش ئێمە هەر لەو کاتێک کە ئەو بڕیارە دراوە یادا شتێکمان تەڕح کردو و داوامان کردو لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە یەک لە کۆبوونەوەکانی تایبەت بکات بە ئەم بابەتە بە بابەتی کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەگەر چی ئێمە ئەم قرارە کە دەرکراوە لەگەڵ بەشێکین ئەو بەشەی کە بابەتی کەمکردنەوەی موچەی پلە باڵا و پلە تایبەتەکانە ئەمە خواستێکی ئێمە بۆ لە ڕابردووە لەگەڵی بووینەوە ئێستاش پشتیوانی ئەو بەشەیەکین بەڵام لەگەڵ ئەو بەشەنین کە موچەخۆری فعلی یا با بڵین فەرمانبەری فعلی ئێمە لە ڕابردوو داوامان دەکردوە لەناو قانونی ئیسلاح جێگیری ئەوەمان کردبوو کە دەبوو موچەخۆری بندیوار موچەخۆری ئەوەی کە بەناوی شایستە خانەنشین کراوە ئەوەی کە بەناشایستە موچەیەکی بۆ بڕاوەتەوە کە شایستەی نییە ببڕدرێ نەک لە کۆی موچەخۆرانی فعلی بەو شێوازە ببڕدرێ بۆ ئێمە بە تەکید وەکو فراکسیۆنی گۆڕان کار دەکەین لە پەرلەمانی کوردستان بۆی بتوانین هەم ئەم بابەتە وەکوی حکوومەت وتوێتی بۆ یەک مانگ بێت و چۆن بڵێ کاتی زیاتر نەخایەنێ و مانگەکانی ئایندەش بەم میکانیزمە موچە و هەم بتوانین ڕێگری لەوە بکەین کە موچەخۆرانی فعلی زامنی موچەکانیان بکرێت کاوەری بگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان و موچەخۆری بندیوار یا با ئەوەی کە ئەوترێ سەربار ئەوانە بوونەتە سەربار بەسەر موچەخۆری فعلی و ئەوانە ببڕدرێ و ئێمە کار دەکەینەوە پێناوەشدا باشە بەس بۆچی هەموو فراکسیۆنەکان چێوەی کە لە سەڵات بێت چێوەی کە ئۆپۆزیسیۆن بێ بەیەکەوە گەر ئەم بڕیارێکی ناسای هەڵی ناوەشێنەوە چونکە ڕەنگە هەر بەیان نامە دەرکردن یاخود یاداشت بەز نەبێت ئایا و فراکسیۆنەکان خۆیان نانوێن دەستی سەرۆکایەتێک کە نایە بچێتە ژێربارەوەی کە ئەم بڕیاری حکوومەت هەڵ بۆ شوێنێت یاخود بانکێشتی سەرۆکی حکوومەت و بڵێن نازانم وەزیری دارایی و جێگیری سەرۆکی حکوومەت بکرێت دیارە لە چوارچەوەی پێڕەوی ناوخۆ هەر 11 ئەندام پەرلەمانێک دەتوانێت یاداشتێک ئاراستی دەستەی سەرۆکایەتیکا و بۆ ئەوەی بەرنامەی کاردا بنرێ و بەداخەوێمە لە فراکسیۆنی گۆڕان ماوەیەکی زۆرە یاداشتمان ئاراستی دەستەی سەرۆکایەتی کردووە بۆ ئەوەی کەوا بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان یەک لەو بەرنامانە پەیوەست بێ بە قوت و ژیانی موچەخۆران و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو دەیبینین بەیانیش دانیشتن هەیە هیچ یەکێک لە بەرنامەی کار ئەوە نییە و ئێمە هەڵ دەدەین و کاری پەرلەمانیش لە ڕاستیدا بەو شێوازەیە و بەشێکی تریش لە فراکسیۆنەکان ئێمە ئاگدارین داوایان کردووە لە دەستەی سەرۆکایەتی و لە ڕاستیدا ئێمە دەبێ ئەوە بڵین ئەتوانم بڵم زۆربەی فراکسیۆنەکان ناڕازین یا با بڵین پیان باش نییە کە ئەم دۆخە هاتووەتە پێش کە بەڕاستی موچەی موچەخۆرانی فعلی کەم بکرێتەوە هەموو کۆکن لەسەر ئەوەی
کە بتوانین موچەخۆری بندیوار لە لیستی موچەخۆری فعلی جا بکەینەوە و موچەکانیان ببڕدرێ لایەن کەم بکرێتەوە دواتر بتوانین کار لەسەر ئەوە بکەین ئەگەر ئێمە میزانیەمان هەبێ و بێتە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەگەر بودجە بەشی چۆنەڵی فەرمانبەرانی فعلی نەکرد ئەو کاتە حکوومەت لە ڕێگەی پەرلەمانەوە چۆن بڵێ دەستکاری موچە بکات و بە میکانیزمێکی قانونی نەوەک بەم شێوازە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەم شێوازی کەمکردنەوەی موچە نەبووین و ناژبین بەشێک لە کەمکردنەوەی موچە ئەگەر چی ئەوەی کە لە حکوومەت ڕوویدا عەفوکەی هەر سێ با بڵێن لایەنی پێکێنەری سەرەکی حکوومەت کە هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە پشکیان بەردەکەوێت هەر کەسە و بە ئەندازەی حەجمی لە حکوومەتەکە پشکیان بەردەکەوێت و دەبوو ڕێگری بکەن بەڵام بەداخەوە نەکراوە ئەویش بەهۆی ئەو بارودۆخە اقتصادیە خراپەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەلایەک و لەلایەک ئەو پەتای کۆڕۆنا کە هاتووە بەڵام دڵنیاتان کەم شەڕی ئێمەمانان شەڕی ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنە جیاوازەکان و بە تەعدیدیش فراکسیۆنی گۆڕان ئەوە دەبێت کە ئێمە لە ئایندەدا بتوانین پارێزگاری لە موچەی موچەخۆرانی فعلی بکەینەوە بندیوار باشە بەس وەکوەوەی کە بەرەزوتت مەسەنار سێلایان پێڕازی بوون پێتان وایە ئەگەر وەکو پشکی خۆتان حیسابکەن وەزیرەکانی ئێوەش کارێکی نایاساییان کردووە ئەگەر مەسەرەن دەستیان بڕیاوانی دەنگیاندا وەکو چۆن بڵێن وەزیری یەکێتی دەنگیدا و وەزیری پارتی دەنگیدا و کارێکی نایاسایی کراوە لێپرسینەوەیکێ لە وەزیرەکانی خۆتان بڵێن ئەوە مەسئولێتێکی جەماعیە وەکوتم بە ڕێژە بەر هەریەک لە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەکەوێت ئەکید بزوتنەوەی گۆڕان وەزیرەکانی پشکیان بەردەکەوێت ئەگەر ئەمە بە نایاسایی ناوزەند بکەی پشکیان بەردەکەوێت لەو نایاساییە ئەگەر ئەمە بە چۆن بڵێ خاڵێکی خراپ وەسف بکەی پشکیان بەردەکەوێت لەو خراپەکاری کە ڕوویداوە و تەمە نامان نەکرد وا نەبووایە بەڵام ئەوانیش دیارە ئێمە قسەمان لەگەڵ کردوون مبەڕێکیان هەیە کە ئەوەیە کە ئەوان ئەڵەن لە ئێستادا تەنیا ئەمە بۆ یەک مانگەوە لە زمانی قانونی ئیسلاح نییە و هەروەها ئەمە تەنیا و تەنیا لەبەر ئەوە بووە لەو مانگەدا پێویستی بە 290 ملیار دینارە بۆ موچەی موچەخۆران تەنیا 600 ملیار لە بەردەسایە بە ناچاری لە هەر وزارەتێک 121 کەم کراوەتەوە ئەو وەزارەتانی کە وەزیرەکانی ئێمە شتیایدا بەڕێوەی دەبن 121 بودجە و ئەو پارەی کە بۆیان تەرخانەکرێت بۆ موچە لیان بڕدراوە بۆیە بە ناچاری ئەوە بەسەر فەرمانبەرانی ئەو وزارەتانەشدا چۆنەڵی تەعمیمە بێ و ئێمە بەڕاستی لە بزوتنەوەی گۆڕان زوو هاوارمان کرد هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەلایەنە بەشداربووەکانی حکوومەت کە هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەبێ ئێمە هەنگاوی زووتری چاکسازی بنین و ئەو پرۆژە چاکسازیانی کە بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو و لە ئێستاش تەقدیمی کردووە زووتر دەستی بۆ ببرایە و چاکسازی ڕیشەیی بکرایە بە تەکید نەئەگەشتینە ئەم قۆناغی ئێستا موچەی موچەخۆرانی فعلی کەم بکرێتەوە بەڵام بەداخەوە بەگوێی بزوتنەوەی گۆڕان نەکرا بۆیە بەم دۆخە گەیشت و تەمەناکەین لە ئێستا بەدواوەش بەگوێی بزوتنەوەی گۆڕان بکەن و گوێ لە ڕێیەکان و پرۆژەکانی ئێمە بگرن بۆ ئەوەی بتوانین هاوکار و دەسەباری یەکتر بین پێکەوە وڵاتەکەمان و میلەتەکەمان لەم قەیرانە ڕزگارکی باشە بە کورتیگەر وەڵامی و پرسیارشم دەیتەوە و ڕێخنەیە هەم لە پەرلەمانتارانی ئێوە کوبزنەوەی گۆڕان هەم یەکێتی کە دەڵێن لە مەسەن لە حکوومەت نیگەرانن لە ئەوەی کە چاکسازی ناکە لەسەر بڵین قسەتان هەیە لەسەرم بڕینی موچەیە بەڵام خەڵک سەرەوەژەکە ئەگەر هیچ ناکرێ مەسەن کە نیگەرانن بۆچی لەم حکوومەتەدا ماونەتەوە بە کورتی بێ سپاس دەکەم دواتر ژێگەڕێم وڵات ئێمە بە دڵنیایی لە بینی بەشداربوون لە حکوومەت و لە بینی کشانەوە لە حکوومەت دنیاە ئۆڤەر و ئۆپشنی تر هەن بۆ بزوتنەوەی گۆڕان دەسە میلەتەکەمان لەم قۆناغە پێمان وایە لە قۆناغێکی هەستیار و حەساسدایە چ لە ڕووی ئەو بارودۆخە ناوخۆیی کە چ لە ڕووی ئەو معادلەتە ئەقلیمانی کە لە ناوچەکەتە گوزەر دەکات بۆیە بزوتنەوەی گۆڕان پێی وایە هێشتا ئەمەل ماوە دەسەباری ئەم دۆخەی هەرێمی کوردستان بین بۆی بتوانین میلەتەکەمان ڕزگارکەین و پێمان وایە هێشتا ئەمەلی خێرماوە بۆ ئیسلاحکردنی کۆمەلگاکە و ئیسلاحکردنی دام و دەستگاکانی حکوومەت. سوپاس دەکەم کاکی دکتۆر شۆڕ بکرێن بۆ لای بەڕێزت سەبارەت بە ڕێگەی تر هەبوو کە حکوومەت بیگرێتە بەر یاخود بۆ چینەگی داوەتە بەر ئێستا بۆ نمونە سەرۆکی پەرلەمان پێش بەرنامەکەی ئێمە لە تویتەر ڕایگەیان کە لە 2016 سەردانی سویسرای کردو باڵۆێزی عێراق لە سویسرا بە شێوێکی نافەرمی پێوتوە کە سەرکردەکانی پارتی و یەکێتی 7 ملیار
دۆلاریان لە بانکەکانی سویسرایە. کاعرف قوربانی ڕۆژنامەنووس باسی لەو کردووە کە لە 2023 برێمەر 3 میلیارد دلاری ناردۆ بۆ هەرێمی پارتویەتی لەیان خۆیان دابەش کردووە. لە 2011 بڵێن 4 میلیارد دلار شیرنی گرێبە سینەوتیان لە نێوان خۆیان دابەش کردووە. ڕێگەی تر نەبوو مەسەڵەن دەست بۆ موچەی فەرمانبەران نەبرێ؟ بەڵێ ئەم دابەشکردن لە پێش 2023 بووە، واتە هەر لە دوای 92 هەبوو، لە دوای ڕاپەڕینەوە پێکەنانی و حکوومەتە پێش پێکەنانی حکوومەتیش هەبووە. بەڕاستی یعنی ئەوەی کە کاگتۆری سێڤە ئەوەی لە وتارەکەی کاعرف هاتووە شتێکی ئەوە نییە بڵێ کە نەزانراوە بێ. لەبەرەوە وەگوتم لە وڵاتە ئێمە دام و دەستگای حکومڕانیمان نییە، حیزبی حکومڕانمان هەیە، بنەماڵی حکومڕانمان هەیە، هەموو پارە و داهاتیش دەوڵەتی چییە؟ داهاتە، یعنی دەوڵەت بە داهاتەوە دەوڵەتە، هەر بەتەنیا ئەوە نییە کە دەسەڵاتەکەت بێت داهاتت هەبێ. بۆ نمونە مەسەن کە وڵاتێک داهاتی هەیە هەز دەکات مەسەن بە قووەتە، مەسەن بۆ نمونە سەیدەکەی قەتەر ئێستا لەسەر ئاستی ناوچەکە مەسەن کاریگەریە بە حکم و ئەو ئیمکانیەتی مادی یان سعودیە، بەڵام دەوڵەتێکی وەکو میسر بەهۆی ئەوەی کەوا یعنی ناحەی ئەسکەری ناحەی خەڵکی هەیە، بەڵام لە ڕووی داهاتەوە نیە ناتوانانی ئەو کاریگەریە بژێڕێت. ئێمە داهاتمان هەبووە، ئەوە بڵێ نەمان بووە، هەمان بووە لە سەرەتاوە، بە تایبەتی بۆ نمونە مەسەن پێشی تا 2023 ئەو هەموو دۆخە ناخۆشە بوو، بەڵام یعنی بۆ شێوەیە تووشی ئەوە نەبوو، موچە دەدرا بۆ شێوەیە نەدرێت، بەس بە پارەی گومەرێک بڵێن داهاتی ناو باش بووە لەو دۆخی ئێستا باشتری بووە. ئێستا من قسە لەسەر ئەوە ناکەم بڵێ موچەکەم بکە، خۆی موچە نەماوە، تۆ لە ساڵێکەوە مانجی حوتە تا ئێستا قسە لەسەر موچەی مانجی دوو دەکەی، کەم بکرێتەوە نەکرێتەوە. دوای ئەم حیزبانەی کە بەشدارن لە حکوومەت هەمووی وەکو یەک بەشدارن، وەکو پارتی. ئەگەر من بە یەک وەزیریش بەشدارم لە حکوومەت بۆچی وەکو لە 12 لانێک لە 140 کە من بە بەرنامەی حکوومەتەکە رازیم هاتوون بەشداری دەکەم، بە وەزیرێک بەشداری بکەم، مەسئولیەتەکە تەزامونیە، هەماهەنگیە، وەکو یەک تەحملی مەسئولیت دەکەی. ئەوە نییە من سێ وەزیرم هەیە بەقەد سێ وەزیر تەحمل دەکەم، ئەو شتە نییە لە قانونی لە ناو سیستەمی پەرلەمانی ئەوە نییە. دوو مەسئولیت هەیە، مەسئولیتێک فەردیە کە هەر وەزیرێک بە تەنیا مەسئولە لە وەزارەتەکە، مەسئولیتێکیش تەزامونیە، هەموو وەزیرەکان پێکەوە بەرپرسیارن لە سیاسەتی حکوومەتەکە. ئەوەی ئەمڕۆ دەگوزارێ هەموو گۆڕان و یەکێتیش وەکو پارتی لی بەرپرسیارن، چکە تا ئەو وەختەی بڕیاری کشانەوە دەدەن لە حکوومەت، تا ئەو وەختەی بۆی نییە ڕەخنەشی لێ بگرێ، پەرلەمان نییە ڕەخنە بگرێت، کاری پەرلەمانی حکوومەتداری لێک دەبێت زەخر لە وەزیرەکەی خۆی بکا کە بێتە دەرەوە. لە وڵاتان قیتارێک حادیسەیەک دەکات، دەکەس دەمرێ، پاسێک وەردەگەڕێ، وەزیری مواصلات یا سەرۆک وەزیران دێ دەست دەکات شێشێتەوە، دەڵێ لەبەرەوەی نەمانتوانی خزمەتی خەڵک بێت. تۆ خەڵکت ڕوبەڕووی ئەو دۆخەنە هەموارە کردووە، کەسی وەزیر نەبا پێدا هاتووە نەبارن، حکومەت نەبای پێدا، پەرلەمان وەکو ئەوەی کە لە وڵاتێشتر بژی. دەبێت تۆ زەخت وەسائلی زەخت ئەم وەسائلە زەختیانە کە لە ناو سیستەمی پەرلەمانی دانراوە، مەسەلەی من بە سیاسەتی ئەم حکوومەتە رازیدیم ئیستیقالەت دەم لێ دێمە دەرەوە بۆی تەحملی مەسئولیەتی ئەمە نەکەم. ئەوجا بە ئارەزی خۆم دێم وەکو پەرلەمانتاری ئەم حیزبە، وەکو ئەندامی حکوومەت لەم حیزبە دێم ڕەخنە دەگرم، بەڵام من بۆ خۆم لە سیاسەتەکە بەشدارم و خۆشم بێم ڕەخنە لە خۆم بگرم، ئەمە لە ناو سیستەمی سیاسی پەرلەمانی منطق نییە. بەسکاری پەرلەمانی وانە لەکترزیانی کاک دکتۆر مثلا پەرلەمانتار ئەرکی ڕەخنەگرتنیە و وەزیر ئەگەر مەسەڵەن وەزیریش ئەرکی پشتگیری بێ لە حکوومەت. ئەخر خۆی بەڕاستی ئێمە سیستەمە سیاسەکەشمان تێکداوە بۆ شێوە خۆی لە ناو سیستەمی پەرلەمانی ئەوەی کە حکوومەتەکە پێک دێنێ ئەگەر ئیتیلافی بێ مەجموعەیەکن، ئەوەی کە بە سیاسەتەکەیان رازی نیە مەجموعەیەکترن دەبێ بێنە دەرەوە، نەستە ناو حکوومەتەوە ئەمانە. بەڵام کە تۆ لە ناو حکوومەتەکە بووی بۆ نییە مەسەن ڕەخنە لە حکوومەتەکە بگری تا ئەو وەختەی دەیتە دەرەوە، وەرە دەرەوە گەر بە سیاسەتی حکوومەتەکە رازینی وەرە دەرەوە. بۆچی ماوێتەوە لە حکوومەت؟ جا مەسەلەی چاکسازی ئێمە بۆیە ینی ڕژبینین پێشی 4-5 ساڵ مەسەلەیەشی بایۆمەتری هاتە گۆڕێ هەموو خەڵکیان مشەوەش کرد لەو بانقانە بڕۆ ماقولە ئەوە 4 ساڵ ئێستا بۆیان دەرنەکەوتووە چێ سێ موچە هەیە و چێ دوو موچە هەیە. دوای ئێمە کاکەی جێی شێکمان هەیە، جێی شێک لە خەڵکی خانەنشینی نامستەحق، اینجا ئەوە لە واری ئەوانەی کە لەسەر ئاسلکی ئاسکەری تەق خاننشین کراون، ئەوەی لەسەر ئاساسیلکی حیزبی خاننشین کراوە، ئەوەی وەکو وەزیر و پەرلەمانتار کە خاننشین کراوە، ئەمانە زۆری داهاتی بودجێ، ئەمەش لەسەر بودجەی فەرمانبەرانی ڕاستەقینە حسابە. من دڵنیا مەسەن کە ئەوانەی فەرمانبەرانی ڕاستەقینە ئەو کورفە زۆرە نییە کە لەسەر حکوومەتی هەرێم نەتوانێت بیدا، و حکوومەتی هەرێمیش ئەو تووشی ئەو زائقە مالیە نەبووە کە نەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە
لە وەکو پێویست چکە بەڕاستی داهات بەردەوامە ینی هەموو ئیشەکان وە خۆی ئەوات هیچ شتێکە نەوەستاوە داهاتی حکوومەتی هەرێم بەردەوامە جگە لەوەی کە لە ئەگەر حکوومەتی عراقیش نەیدا بەڵام خۆی نەوتی فرۆشتوە خۆی داهاتی گومرگەکانی ئیشی کردووە دائیرەکانی داهاتیان هەیە ئەیخۆ ئەمانە بۆچیە دەڕوە بەڵام وەکو وتم لەبەر ئەوەی یەکەم ئەرچی پەرلەمان لەسەر ئەوە دروست بووە کە مراقبەی داهاتی وڵات بکە لە بەریتانیا بەسەر ئەوە خەڵک گوتیان دەبێت ئەگەر نوێنەرمان نەبێت لە پەرلەمان ئێمە باز نادەین زەریبە نادەین ئێستا پەرلەمانی ئێمە لە سەرەتی کە بزانێ ئەم پارە چۆن کۆ دەکرێتەوە چۆنی سەر دەکرێت بەڵام پەرلەمانی ئێمە لە سەرەتای دروست بوونیەوە تا ئێستا ئەمانە کردووە و نەک پەرلەمان ئاگادار نییە وەزیری ماداریەکانیش وەزیری دارایەکانی نە ئەو وەزیری ئێستا نە وەزیری پێشووتر ئاگای لە داهاتی ئەو وڵاتە نیە داهاتی ئەو وڵاتە لە ژوورە تاریکان بۆ ژوورە تاریکان دەچێت هەر لێوەش بڕیاری سەرفکردی درێت ئیتر من وەکو خۆم باوەڕم بەوە نییە کە بڵێ مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان ئیمکانیەتی ئەوەی نەبێتەوە موچەی فەرمانبەراندا بکە کە بە ناچاریان بڕیارەژراوی بڵێ بەڵام یەک شتێ دۆخی ئەو وەزعی هەرێمیان خۆستەوە لەبەرەوەی بەدیلێک نییە شتێک نییە خەڵکیش ناتوانێت لەوە زیاتر چی بکە خۆپێشاندان دەکا ئەمانە هاتوون خەڵک خۆپێشاندان دەکا ناڕزایی دەردەبڕێت گوێ لە خەڵک ناگرن ینی بە ئاشکای دەڵە بڕۆ بۆ خۆت چیەکەی بیکە نادەمێ کاک باش سپاس دەکەم کاک جەلال سەبارەت بە ڕێگەی تر وەکو پەرلەمان تاران ڕێگەی تر نەبوو کە موچە نەبڕدرێت یاخود بۆ نمونە لەو پارانەی دەرەوەی کە ئەمڕۆ سەرۆکی پێش پەرلەمان باسی کردووە یاخود داهاتی خاڵە سوورەکان کە پێشتریش خۆتان کارتان لەسەر کرده بوو یاخود بڵێن کۆمپانیا حیزبیەکان پاران لێ وەربژیرێتەوە بەتەکید ئێمە پێمان وایە بە تایبەت داهاتی خاڵە سنوورەکان چونکە ئێمە پێمان وایە هەم داهاتێکی زۆر لە خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان بەداخەوە بە هەردوو زۆنەکەەوە ئەوەی کە پێوترێ بە هەردوو زۆنەکەەوە داهاتێکی زۆر لە خاڵە سنوورەکان بە هەدەر ئەچێت یا بە واتایەکی تر بڵین بۆ گیرفانی شەخص و کەمیەکی خەڵک لە ناو چەند حیزبێکدا دەچێت ئەمە بەڕاستی گرفت گەلێکی گەورەی دروستکەوە ئێمە پێمان وایەوە لە ڕابردووش ئێمە دیسانە داوامان کردوکو فراکسیۆنی گۆڕان جەلسەیەکی تایبەت لە پەرلەمانی کوردستان بکرێت بۆ بابەتی خاڵە سنوورەکان و تەنزیمکردنەوەی خاڵە سنوورەکان ئەگەر چی چەند هەوڵێک درا لەسەر مستەوای حکوومەت بۆ ئەوەی ڕێگە لەو بە هەدەردان و تەخشان و پەخشانە بکیرێت کە لە خاڵە سنوورەکان ڕوودەدەن بەڵام بەداخەوە ئەنجامگەلێکی ئەو تۆی نەبوو بۆیە ئێمە بە تەکید لەگەڵ ئەوە بووین کە سەرەتا لایەنی کەم لە خاڵە سنوورەکانەوە لە داهاتی ناوخۆ لە کۆمپانیا حیزبیەکان کە بەدەیان و سەدان کۆمپانیا حیزبی هەیە لە ژێر ناوی جۆرا و جۆر لە داهاتی ئەم وڵاتە دەبات و دەچێتە گیرفانی وەکوتم شەخص و کەمێک لە حزب ئەم ڕێکارانە بگیرانایەتە بەر بە تەکید ئێستا ئێمە ئەکەوتینە ئەو دۆخەوە موچەی فەرمانبەرانی فعلی هەرێمی کوردستان ببڕین و هەروەها تەنزیمکردنی هێزەکانی پێشمەرگە تەنزیمکردنی هێزە ئەمنی و سەربازیەکان کە پێمان وایە مەسەلەن بە نزیکی ئەوەی کە بەڕێز وەزیری پێشمەرگە لەم چەند ڕۆژەوتی 430,000 عەدەدی پێشمەرگە و پێشمەرگی خانەنشین هەیە کە پێمان وایە ئەو ڕقەمێکی زۆر زۆرە ئەگەر ببوایە و چاکسازی لەم سێکتەرانە بکرایە بە تەکید ئێستا ناچار نەئەبووین پەنا بۆ کەمکردنەوەی موچەی خەڵک بەرین بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت هەوڵ بدەین و چۆنەڵی شەڕ بکەین ڕێگە بگرینە بەر بۆی بتوانین دوجار وا بکەین ئەو قانونی چاکسازی کە لە ماوەی ڕابردوو لە پەرلەمان دەرچووە لە ئێستادا یەکی حەوت دوا مۆڵەتە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم یاسایە بچێتە بواری بەجێکردنەوە دەرفەتێک بدەین بزانین لە یەکی حەوت بە دواوە چەند خانەنشینی یاسایی خانەنشینی سەربازی کە بە نزیکی 170,000 خانەنشینی سەربازی کە بەشێکی زۆریان ناشایستەن و بە پلەی زۆر بەرز بە عەقید و عەمید و لیوا خاننشین کراون کە دەبێت ئەم قانونە ڕێگری لێ بکاوە ئێمەش تەماشا دەکەین و چاودێرە بین چاودێرێکی کارا دەبین بۆی بتوانین ئەم قانونە وەکو خۆی جێبەجێ بکرێ و وەکو ئەوەی ئەوترێت لایەنی کەم تەنیا ئەم مانگە موچە لە موچەی خۆران ببڕیان باڵی موچەکانیان کەم بکرێتەوە بۆی لە مانگەکانی ئایندەوە بتوانین لایەنی کەم موچەی موچەخۆران بە شێوازێکی گشتیا با بڵین بەو شێوازەی کە لە ڕابردووە بووە پێیان بدرێت بۆیە ڕێکار زۆرە و پێم وایە
نیەتیش لەلایەن بەشێکی زۆر لە هێزە سیاسەکان چ ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت چ ئەوانەی کە معارەزەن هەن ئەگەر چی نیەتی بەرەنگاربوونەوەش یا بربەست دروستکردنیش لە بەردەم تەطبیقکردنی قانونی ئیسلاح و چاکسازی دیسانەوە لەلایەن بەشێکی زۆر لەلایەنەکان بەڵام پێم وایە ئەو ئیرادی کە ئەوێ چاکسازی ڕاستەقینە بکرێت دوجار دەبێت سەرکەوێ لە ناو میلەتەکەمان بۆ ئەوی بتوانین میلەتەکەمان لەم دۆخە خراپە اقتصادیە دەرونیە ڕزگارکە. باڵا دەگەڕێم وڵات ناوبڕێکمان هەیە دەگەرم وڵای بەڕێزت بەڵێ نەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا. ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک جەلال پێش ناوڕەکە باسیەوەت کرد کە بۆ خاڵە سنووریەکان کە پێشتر سەرۆکی فراکسیۆنی وەش بەدواتچوونی بۆ کرد و بازدەوەکە قەبارەی گەندەڵی 100 ملیۆن دۆلارە ماگانە لە خاڵە سنووریەکان لە سنووری سلێمانی و هەولێریش. بەڵام ئەو کۆمپانیانە هیچ کێ ڕێگری دەکات بۆچی ئەم قاچاقچێتیە ڕەناگیرەیە کە لە خاڵە سنووریەکانە هەیە بۆی کە نەبێتە بارگرانی بۆ سەر موچەخۆران.
بەتەکید ئەوە لە ماوەی ڕابردوو لەلایەن فراکسیۆنی ئێمە ئەو بابەتە جوڵێنرا و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بۆ خۆیان ئەو ڕاستیە دەزان کە لە خاڵق سنوورەکان ئەوەی دەگوزارێت بەداخەواتانە ئەتوانم بڵێم جۆرێکە لە مافیاگەرایی و هەر گروپ و کۆمەڵێک دەستی بەسەر یەکێک لە مەرزەکاندا گرتووە و دواتر لە ڕێگەی ئەو مەرزەوە ئەنواع باج و ئەنواع شێواز پارە لە خەڵک دەکشێنەوە هیچ لەو پارانەش ناگەڕێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت و بۆ شخص و بۆ گیرفانی چەند کەس کۆمپانیەکانی کێنە سەرۆکی حکومەت دەسەڵاتی یاخود جێگیرەکەی ڕاگرێت بەتەکید ئەو کۆمپانیان وەزیری دارایی بڵێ خەڵکێکن کە لەناو حزبەکان خەڵکی کاریگەرن بەتەکید تا ئێستا واقعەوەیە کە نەتوانراوە ڕێگری لەگەڵ ڕێگری لێ بکرێت ئەگەر چی چەند قەراراتێک دراوە چەند هەوڵێکە بۆچ لەسەر مستەوای سەرۆکی حکوومەت جێگرە بە ڕێزەکەی و وەزیری دارایی بەڵام واقعەوەیە تا ئێستا و ئەم دقیقە من لەگەڵ بە ڕێزت قساکەم کە ئەو جۆرە لە پاشاگەردانی لە خاڵە سنووریەکان هەن ئەگەر چی بە جۆرێک لە جۆرەکان تەنزیم کرا بێ بەڵام هێشتا بەو شێوازە نییە کە بە پیخواست حکوومەت بێ و هەم خۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بێت بەڵێ ینی ئێستا و کۆمپانیای کە دەبێت بەڕاستی هەنگاوی کردەیتر بنرێت بۆ ڕێگریکردن لەم جۆرە کەسانە و بۆی داهاتی بەڕاستی ئەوانە لە ناو هەموو حزبەکان ئەتوانم بڵێم یان با بڵێم بەشێکی زۆری حزبەکان ئەو جۆرە خەڵکانە وجودی هەیە و حزبەکان مەساڵحی شخصی خۆیان و مەساڵحی با بڵێن حزبی و مەساڵحی میلەتەکەشیان نەخەنە پێش مەساڵحی چەند کەسێک کە خەڵکی دەستڕۆیشتون لە ناو حزبەکان و ئەتوانم بڵێم بە شێوازێک زۆر دوور لە یاسا و بە شێوازێک وەکو عەسابە دەستیان بەسەر خاڵە سنووریەکان ئاگرتو و هیچ لەو پارەیە یا با بڵێن بڕێکی زۆر کەم نەبێ لەو پارەیە ناگەڕێتەوە خەزیێنەی دەوڵەت بۆ دەبێت بەڕاستی ئەمە حکوومەت معالەجەی بکە ئەگەر ئێمە متابعەی عێراق بکەین سەرۆگۆزیرانی تازەی عێراقی هیچ مثلەن کورسیەکی ئەوتۆی نییە لە پەرلەمانی عێراق لە کاتێکدا لە ماوەی یەک هەفتە ئەتوانم بڵێم بە شێوازێکی زۆر باش توانی تەنزیمی خاڵە سنووریەکانی سنووری عێراق بکات بۆیە هەم سەرۆکی حکوومەت و هەم جێگرە بەڕێزەکەی و هەم وەزیری داراییش هەرسێک کە لە حزبی یەکەم و دووەم و سێمی ئەم پەرلەمانی کوردستانن کە هەر یەکی و چەند کورسیەکی پەرلەمان پشتیوانیانە وێ من پێم وایە دەبێت ئیرادەیان زۆر لەوە بەهێزتر بێت کە چۆن بڵێ لە ترازانی نێوخۆیی حزبێک یا لە ترازانی نێوان دوو حزب و سێ حزب بترسن دەبێ بەرژەوەندی میلەتەکە بخەنە پێش بەرژەوەندی حزبیەوە و ئەگەر وانەکەن بەڕاستی ئاکامی میلەتەکەمان و ئاکامی ئەم حکوومەتە بەرەو کەنارێکی ناڕوون و بەرەو کەناری تا خوانەخواستە ئەوە ئەڵێم بەرەو هەڵوەشاندنەوەی ئەم هەرێمەش بەرن ئەمە شتێکی خراپە بۆیە دەبێت تەنیا و تەنیا تاکە ڕێگا بۆ دەربازبوونی حکوومەت و میلەتەکەمان لەم دۆخە داراییە خراپە ئەوەیە کە پەنا ببرێ بۆ قانونی چاکسازی و دەست بۆ چاکسازی ڕیشەیی ببرێ کە کەسی لێ ئیستیسنا نەکرێت لەسەری سەرەوە دەست پێ بکە بۆ خواری خوارەوە چونکە بە حەقەت چاکسازی لە خوارەوە دەست پێ ناکە ئێمە پێمان وایە کەی دەست بۆ چاکسازی برا لەسەری سەرەوە لە حزبە فەرمانڕەواکان لە حزبە دەسەڵاتدارەکان لە کەسە باڵادەستەکان نێوان حزب ئەو کاتە دەتوانین بڵین ئەمە چاکسازیەوە میلەتەکەمان بەڕاستی بتوانێت بەرهەمی ئەو چاکسازیە لی مستەفید بێت. بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم وڵات بەس بە کورتی ئێستا تقریبا دەی حەوت دەبێتە یەک ساڵ کەم حکوومەتە بەردەوامە یعنی ئێستا لە یەک ساڵا پێ دوایە نەتوانرێ قاچاقسیتی خاڵە سنووریەکان ڕابگیرێ ینی مانایەوەی کەم کۆمپانیانە یاخود بڵێن کاراسانێنە بکە یاخود سەرۆکی حکوومەتیش ناتوانێت ڕاینگرێت جێگیرەکەی وەزیری داراییش هیچیان ناتوان لەوان دەسەڵاتیان زیاتر یاخود بۆچی ڕناگیرن ماوەیەکی زۆر نییە نزیکەی ساڵێک نەتوانرێت ڕابگیرن بە کورتی بە سپاس دەکەم. لە ڕاستیدا بەداخەوە ئەو کەشە سیاسی چونکە ئیسلاح لە فەزایەکی ئارام و جەوێکی باشە و لێکتەگەیشتندا دەکرێت ئەو کەشە سیاسی کە ئێستا بە تایبەتی لە نێوان حزبی یەکەم و دووەمی هەرێمی کوردستاندا هەیە کەشێکە کە ئەتوانم بڵێ مستعد نییە و هاوکار نییە بۆ چاکسازی بۆیە بەڕاستی دەبێت سەرەتا بتوانرێت عیلاقەی بینی ئەو دوو حزبە بگاتە عیلاقەیەکی نۆرمال دواتر هەردوو حزبەکە لە ڕێگەی نوێنەرەکانیان کە کەسی یەکەم و دووەمی ئەم حکوومەتە بتوان چاکسازی بکە. سوپاس دەکەم کاکجارەکە تۆ بکرم ڕای پەرزت سەبارەتر بەوەی کە ئەم چاکسازی خاڵە سنووریەکان پێ دوایە بۆچی سەرۆکی حکوومەت یاخود جێگیرەکەی یاخود وەزیری دارایی بۆچی ناتوان لانی کەم ئەوەی کە لە خاڵە سنووریەکان و گەندەڵەیە کە
بڵێن قەبارەی گەندەڵی بە 100 میلیۆن دلار مەزن دەکرێت ڕابگرن ئەو سەبەکەی تاکیدکردنەوە من لە قسەکانی پێشووترم لەوەی کە ئێمە دەستگای دەستوریمان نیە ئێمە لە دۆخێکدا دەژین ئێستا تا ئێستا ڕاستە ڕێکەوتنی واشنگتن کراوە و پارتی وێچێتی پێکاتنەوە و حکوومەتیان کردەیەک حکوومەت و ئۆڵام بەڵام بەس بە شکل بەڵام بەکردەوە تۆ ئێستا دوو زۆنت هەیە دوو هێزت هەیە ئەم زۆنە ئایدی ئەم حیزبەیە ئەوی تریش ئایدی حیزبەکەی دوو زۆنی جیاوازت هەیە شتەکانیش لێک جیاوازە و کەسێکی ئەم زۆنە لە زۆنەکەی ئەو بەر ئیتر لە هەر مستەوایەک بێت دەسەڵاتی هیچی نییە بە هەمان شێوەش بۆ کەسەکانی ئەو بەریژ ڕاستە ئەنجا ئەو حیزبەی تریش مەسەلەن گۆڕان یعنی کاتۆتە بۆ نمونە وەزیری دارایی ئێستا وەزیری دارایی ناتوانێت لێ پێچینەوە لێک خاڵی سنووری بکە یاخود بزانێت داهاتی خاڵە سنووریەک لەو زۆنەیە لە زۆنی دەربارەوەی کە ناتوانێت نازانێت چیە داهاتەکە چیە لەبەرەوەی ئەمە لەلایەن خەڵکی ترەوە ئیدارە دەرێت نەک لەلایەن حکوومەتەوە نەک لەلایەن حکوومەتەوە بۆیەش تۆ هەتا ئێستا مەسەنەوە خۆ بە ئەرافی خۆشیان بەڵام کێشەکە ئەوەیە مەسەن کە تۆ دڵی دڵت بەوە خۆشە پەرلەمان عیلاج بکە باشە پەرلەمان لەو هەموو دۆخەنا هەموارە بۆ نایە بانجی حکوومەتکە لێ پرسیینەوەی لێ بکە پرسیاری لێ بکە کاکە ئیسی جوابی نەکە پرسیاری لێ بکە بزانانی بۆ دۆخەکە بۆ ڕۆگەیشتوە بۆچی بەو شێوەیە بۆچی ڕاتی موچەی فەرمانبەران کەم دەکەیەوە ئەگەر پێویست کاکە بە قانون کەمیکەوە بەڵام بە شێوەیە چواکەم کەەوە کە عەدالەتە بێ وەکو وتم تۆ وەرە لە خۆتەوە دەست پێ بکە ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان 22 وەزیرە بێزگە لە دەستەکانی کە وەکو وەزیر وشتیوان ئەمریکا 350 ملیۆنە دانیشتوانەکەی 15 وەزیری هەیە 30 ملیار و نیوە کە 18 وەزیری هەیە سویسرا 8 وەزیری هەیە لێ باشە ئێمە 3-4 ملیۆنی ئەمە تۆ ئەگەر لە ئەزمەی دارایی دەبێت لە خۆتەوە دەست پێ بکەیت ئەو زاوەرە لە شتەکانی تریشەوە دەست پێ بکە هەر لەم کابینێ 4 یاریدەر زیاد کرام بەڵێ هەمووشی یعنی وتە بێژێک دەرێ مەسەن بە پلەی وەزیر کە مەسەن یعنی دەکرێت مەسەن تۆ تەقەشف اقتصاد لە زۆر شتەکان بکەی ینی بەڵام تۆ نیازی چاکسازی نییە لە ئەساسەوە مەسەن ساڵێکە 2 ساڵە لەوەتی پێشەوەی حکوومەتە بێ باسی چاکسازی یەکەم بەڵام تا ئێستا نەکەوتوتە خانەی جێبەجێکردن کە دەچێتە خانەی جێبەجێکردنیش بەو شێوەیە نابێتەوە دڵخۆشکەر بێ لەبەرەوەی مەسەلەکە ئەگەر بنوێت جدیات هەبێت لەوەی چارەسەری دۆخەکە بکەی زۆر ئاسانە خۆدا هەر لەکوێوە دێ چۆنیشی سەرف دەکەی ئەگەر زیادەڕەوی هەیە لە سەرفیاتەکان ئەگەر خەڵکێکەیە 3-4 مەعاشیە یا بەناح یا بەناحەق مەعاش وەرەگرێ یا بەناحەق تەقاعود بۆ خانەشینکراوە خۆ زۆر بە ئاسانی لە دنیای ئەو ئینتەرنێتی ئەمڕۆ دەتوانی بە خیلالی مانجە کۆنتترۆلی هەموو وەزعکە بکەیت یاخود داهاتی خاڵە سنووریەکان بە هەماشیەوە بەڵام لەبەر ئەوەی بەڕاستی ئیرادەی حیزبەکان کە ئەوان حکومڕانی ڕاستەقینن لە وڵاتەکە نانەوێت چاکسازی بکەن چکە ئەم بەهۆی ئەو پاشاگەردانیەوەیە ئەوەیە کە تا ئێستا ماوەتەوە جێیشێکی هەیە لە خەڵکەوە هەموو لەسەر حسابی ئەوە دەژیە مەعاشی دەداتێ ئەوەی دەداتێ بە ئەنواشیەوە بە خانەنشینی بە من دیوار بە نازانم چی ئیتر ئەم پێویستی بەوانەیە ئیتر بەلایەوە گرنگی نییە ئەگەر خەڵکییان بەلاوە گرنگەوە بەڕاستی لە 2015ەوە چواردەوە وەزئی ئێمەیان بۆ وەز ئەنە دەهێن باشە پێ بۆ ئێمە نەکەن وەکو دوژمنی موچەخۆر ڕەفتارەکە حکوومەت ناخۆمە تۆ ئەی ئەمە چییە یعنی ئەمە چیە تۆ میلەتی خۆتی ئەم میلەتە تۆی هێناوە بۆ نمونە تۆ ئێستا سەرۆک کۆماری عێراق لەسەر حسابی حسەی ئێرەچوە سەرۆک کۆمارە یاخود پەرلەمانتارەکان یاخود هەندێک وەزیری دارایی تا ئێستا کورد بوو لە عێراق وەنیا کابینەی پێش و کورد و باشە ئەمانە بۆچی لەسەر حەقی خەڵکی موچەخۆرانی هەرێم بە جواب هاتن لە بەغا خۆ ئەمە مەسئولیەتی حکوومەت چەند مەسئولیەتی حکوومەتی ئێرەیە مەسئولیەتی حکوومەتی ئیتحادیشە من دەیان جاری ژووتمە مەسئولیەتی حکوومەتی ئیتحادیە کە یەکسانی لە بناو هاوڵاتیانی عێراق دەستە بەرکە بەڵام ئێستا یەکسانیەکە نەماوە هاوتای من لە کەرکووک یا لە بەغدا هەموو 30 ڕۆژ مەعاچە موسەکەی خۆی وەردەگرێت وەکو بەڵام خەڵکی هەرێمی کوردستان دەبێت خەون بەوە بینێ کەی موچە سەرڤەرکرێ ئەخر ئەمە حەقێکی ئەمە خێرێک نییە تۆ بیکەی ئەگەر حکوومەتی ناتوانانی ئیدارەی خەڵک بکەی واز پێ نەبچێش دەست تێکار بچێشەوە یاخود پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ بکە بەڵام ئێمە ئەم ئەساتانەمان بەداخەوە کە ئەساتی حەقیقی نییە خاوەندە سەڵات کە ئێستا پێشتە داواکاریەکە موچەی موچەخۆران سەر بەغدا باز لەوە کامە دژی قوارەی هەرێمە هەڵۆشانەوەی قوارەی هەرێمیشە ئەستا لەگەر موچە ڕاستەخۆ لە عێراقەوە بێت خەڵک تینی بۆ هاتووە خەڵک لە خۆشی ئەوە ناکە خەڵک هەر ئەو خەڵکێک هەرێمی کوردستان بوو لە 92 چۆن سرەی گرتووە شەڕەکە تاپسێ دەنگدا بۆ حکوومەتەی کە
ئەوەی لێ پێداوە ئەو خەڵکی هەرێمی کوردستانە لە من بۆ خۆم بەشداریم کردووە لە هەڵبژارنەکانی ساڵی 92 زانم خەڵک چۆن بە تاس و بە حەزەوە چوو بەشداری هەڵبژاردن بکە لەبەرەوەی دڵی زۆر خۆش بۆ حکومەتە بەڵام بەداخەوە ئەم حکومەتە لە ئاستی متمانە و دڵسۆزی خەڵک نەبوو بەرامبەر قوارەی هەرێم لە ناو دەبە ئەو نەعەدالەتی و زوڵم مستەمە هەیە یاخود لە ناوی بردووە بزانە شەفافیت و ئەگەر شەفافیت نەبی لە حکومڕانی ئەگەر گەندەڵی هەبی لە حکومڕانی ئەگەر دیموکراتیت نەبی ئەم حکومڕانیە هەر کۆتایی پێدێ سەیری ئیسرائیل کە لەبەر ئەوەی شەفافە دیموکراتە لە 48ەوە کە دامەزراوە لە ناو کۆمەڵێک ئاژاوەدا دروست بووە هەموو دنیای عەرەبی دوژمنی بووە بە هەموو شێوەیەک بەڵام لەبەر ئەوەی لەگەڵ ملەتەکەی خۆی ڕازگۆ بووە ڕاستی وتووە شەفاف بووە دیموکرات بووە لە هەموو کات و ساتەکاندا لە کاتی شەڕ بووە هەڵبژاردن کراوە دوایان نەخستەوە بەڵێن وڵات دۆخ و بار ناتەواوە سیرکە ئیسرائیل تا ئێستا ماوەتەوە ئێستا هەموو وڵاتانی دەوروبەری کە عەرەب و ئەمانن هەموویش دۆخی ئاقتصادیان سیاسیان ئیجتیماعیان هەمووی تێکسووە خەڵک کەسی ژیانی ئەوێ وەکو ینی لە هیچکیان کەم نیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە جامەسەری حکومڕانی ئێمە بەڕاستی بەداخەوە ئەم حکومڕانێتی کە ئەوە لە ساڵی 92 ئەمانە کردیان کە بە ناوی نوێنەری خەڵکن خەڵک زۆر دڵی پێخۆش بوو لە خزمەتی خەڵک نییە لە خزمەتی ئەوە نییەکەوە خەڵک ئینتیمای خەڵک بەهێزکا بۆ ئەم وڵاتە بۆیە ینی تۆ ئێستا مەسەن لە سۆسیال میدیا دەیان کەس هاوار دەکات ڕەبا بە موچەکەمان بچێتەوە سەر بەغدا تۆ ناتوانانی لێ بگری لەبەرەوەی تۆ لێرە دەستت لە قورژی ناوە بێنە قاقای گرتووە نانی نادەی نانت لێ بڕیەوە لە کاتێکدا ئەمە مەسەن بەسیترین داواکاری ژیانێکە پێویستە ئەی تۆ بیر لە ئاسارەکانی ئەمە ناکەیتەوە بەسەر خێزانی کورد لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە بەسەر خەڵک داهاتووە دەیان خەڵک مەسەن ژیانی سەرێ شێواوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە هەموو ڕۆکانەوە بەدام بەداخەوە ینی ئەمانەی کە ئێمە مەسەن تا ئێستا ئەم حیزبانە خۆیان لە حکومڕان ئیتر لە جزیرەیەکن ینی بۆ شایەکی گەورە هەیە لە بینی خۆیان لەگەڵ حکومەت نایەن ژیانی ڕ نەهاتوونەتە ناو خەڵک ژیانی خەڵک ببینن لە نزیکەوە ئەگەر ژیانی خەڵک بینن لە نزیکەوە تۆزە بیر لە ژیانی ئەو خەڵکە دەکەنەوە بەڵام خۆیان تەنها گوێ لەو کەسانە دەگرن کە لە حەشەم و خەدەمەکەی لە دەور بەریانەکە کوردستانیان بۆ دەکا بە شامی شەریف بەڵام وانە پێویستە ئەمان خۆیان مەسەن خەڵکی دڵسۆستە بێ کە ئاعتیمادی بکەنە سەریا خۆیان بێنە ناو خەڵک بزان دەنگباسی خەڵک چییە سپاس دەکەم کاک جەلال کاتمە زۆر کەمەوە بەس کۆمەڵک پیسار بە کورتی بڵێن وەڵام دەیەوە سەبارەت بە ئەوەی کە کاک دکتۆر ژووتی پێ دوای وەزیری دارایی ڕێگری لێکراوە ئاگای لە داهاتەکانی هەرێم نەوێت وای لە ڕاستی من ئاگداری ئەو بابەتە نیم نازانم بەڵام تەکیدم لە هەرێمی کوردستان لە بابەتی خاڵە سنووریەکان حکوومەت بە شێوازێکی گشتی نەکتەنیا وەزیری دارایی بە سەررجەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە هەندێک شت یا بێ ئاگان یا بە ئاگاش من دەسەڵات و قودرەتی ئەوەیان نییە ڕێگری بکەن و لە محاولەیان بۆ ئەوی بتوان ڕێگری لێ بکەن و من تەمە ناکەم لە ئایندەدا بتوانین خاڵە سنووریەکان بە شێوازێکی دروست بگاتەوە بندەسی حکوومەت ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە هەندێک خاڵی سنووریمان هەیە پێوتێ خاڵی سنووری فەرمی هەندێک خاڵی سنووریمان هەیە پێوتێ خاڵی سنووری نافەرمی واتە خاڵێکی سنووری کراوەتەوە و حکوومەت ڕەنگە بڵێم ئاگاشی لێ نەبیان ئاگای لێبێ هیچ تەنانەت مۆزەفێک و کارمەندێکیشی لەوێ نەبێ تیجارەتی لێ دەکرێت و داهاتەکەشی بۆ شەخص دەڕۆت هەر لەم هەرێمی کوردستانە لە هەردوو زۆنەکە ژوجودی هەیە ینی بۆی ئەوە نەکرێت اتهامکرین بۆی کە لایەنگری با بڵێن حزبێک یا کەسێک دەکەین بە تایبەتی ئەو دۆخە خراپەی لە مابینی ئەو دوو حزب بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە و دەبێت ستۆپی پێ بکرێ و ڕێگری لێ بکرێت ئەگەر بە کورتی سەبارەت بەڕێکەوتن لەگەڵ بەغداد هیچ بەرەو پێش چوونێکەیە ڕێک بکەون کێشەی موچە چارە سەر بکرێوەندێکێ بەڕێسە ناگەدار بن تەسەورەکەین لە ماوەی ئایندەدا بتوانرێ لە ئێستادا گەشتونەتە ڕێکەوتنێکی مەبدەئی با بڵێن شەفەیی بەڵام تەسەورەکەم لە ئایندەیەکی نزیکدا بکەونە ڕێکەوتنی نهایی ئەگەر چی من پێم وایە ئەم ڕێکەوتنە لە چاو ڕێکەوتنەکانی تر جۆرێک لە جۆرەکان تەنەزولی حکوومەتی هەرێمی پێوە دیارە بۆ حکوومەتی مەرکەز بەڵام بەداخەوە بارودۆخی ناوخۆی و ئەو پەتایەوە ئەو بارودۆخە خراپەی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە و معادلاتی ئەقلیمیش وای کردووە کە بۆ شێوازە مامەڵە باشە ڕێکەوتنەکە ئەگەر بە کورتی بێ بەغداد ئامادەیە چەند بنێرێ بۆ هەرێم چی تەسلیم کا بە کورتی بێ سپاس دەکەم ئەوەندەی کە ئێستا لەسەر ڕێکەوتنەکە داربیت
پێم وایە سەرجەم مەلەفی نەوت لەگەڵ داهاتی خاڵە سنووریەکان سەرجەمی ڕادستی بەغداد بکرێ و لە مقابلە 600 میلیارد دینار مانگانە لە بەغداوە بێت کە بەو میکانیزمەی ئێستا ناکاتە موچەی موچەخۆران کە بەڕاستی ئەمە مقارنە بکەی بە ڕێکەوتنەکانی پێشووتر کە تەنها بە 250,000 بەرمیل حکوومەت ئامادە بوو 900 میلیارد دینار بنێرێ ئەمە جۆرێک لە تەراجعی پێوە دیارە لەلایەن وەفدی کوردیەوە بۆ بەغداد. باشە بەس هیچ زمانەتێکە زۆر بە کورتی سوپاس دەکەم کەم لێبڕینێت تەنها بۆ یەک مانگ بێت مانگی داهاتوو بۆ یاسای چاکسازیەوە لێبڕینی زیاتر نەکرێت سوپاس دەکەم. تەسەورەکەم ئەمە کۆتا مانگ بێ و حکوومەت ئەڵێن کۆتا مانگە و مانگی داهاتوو بەهۆی تەطبیقکردنی قانونی ئیسلاحەوە داهاتێکی باشتر دەگەڕێتەوە بۆ حکوومەت و حکوومەت دەتوانێت موچەی موچەخۆران زامن بکات ئەوەی کە هەیە تا ئێستا بەم شێوازێ. سوپاس دەکەم دکتۆر پێ یاسای چاکسای پرسێتواری جێبجێکنەوە لێبڕینێکە زیاتر دەبێت بە کورتی بێت یەکەم دەربارە ڕێکەوتن لەگەڵ بەغدا کێشیانە لەگەڵ بەغدا بەس ئەمە بتەنیا بۆ خەڵ ئیستێلاکی مەحەلی ئەجینا تا دوێنێ لە بەغا هەموو شتەکانیان ڕۆیشتووە. ئەمجا دەربارەی یاسای چاکسازی بەڕاستی هیچ لەوە دۆخەکە ناگۆڕێت تا ئەمانە باڵا دەست و حکومڕان من گەشتبین نیم بۆی کە بەرەو باشی بڕوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن لە ستۆدیۆی سەرکەر وهات لە هەولێرەوە کاک جەلال محەممەد دەدانی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی ڕێز سپاس باوکاران خواتان.